لێرەدا ژمارەیەک لە مامۆستایانی زانکۆ و پسپۆڕانی بواری مێژوو هاوشانی ڕۆشنبیرانی کەرکووک دانیشتوون. باسییان لە ڕۆڵی پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەرە لەسەر مێژووی کورد و نەتەوەکانی دیکەی خۆڕەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی. نووسینەکانی زۆر بەڕچاونە باس مێژووی کورد دەکات، مێژووی کەرکووک، مێژووی عێراقی تازە. بەڕاستی شێوازی نووسینەوەکانی زۆر بە جیاوازی دەرکەوتووە، لەبەرەوە تەماشای تاریخێکی کە هەندێک شێوازی تێکەڵبوونی تێدا بووە، بەڵام ئەو هەوڵی ئەوەی داوە مێژوو دەبێ بەڕاستی بنووسێت، دەبێت بە شێوازێکی ئینساف بنووسێتەوە. لەبەر ئەوە تەماشای نووسینەکان حقایقی زۆر تێ بێت. درێژە پێدەری پەیامەکەی شەرفخانی بەدلیسی و مێژوونووز محەممەد ئەمین زەکی بەگا کە لە دوای ئەمانەوە بە سێەم کەسدا ئەندرێت کەوا توانویەتی مێژووی کورد جاریشتر بنووسێتەوە و پاشی بکاتەوە لەو شێوەندراوی کەوا پێشتر لەلایەن نەیارانی کوردەوە، مێژوونووسانی نەیاری کوردەوە کە جاریشتر نووسراتەوە. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر خاوەنی 24 بەرهەمی مێژووی زێڕینە بە زمانەکانی کوردی و عەرەبی و ڕووسی. پسپۆڕانی بواری مێژووش لە دوای هەریەکە لە حەبسەخانی نەقیب و محەممەد ئەمین زەکی بەک بە سێەم مێژوونووسی گەورەی کوردی دادەنێن کە مێژووی نەتەوەکەی ڕاست کردوێتەوە. ئەلبەتە دکتۆر کەمال مەزهەر و ڕوحی شاد بێ لە ماوەی 40 ساڵ ئیشکردنی لە مەجای مێژووە خزمەتێکی زۆری بزاوی ڕزگاری خوازی گەلی کردو بە تایبەت شاری کەرکووک. ئەگەر دوا کتێبی بخێنەوە کەرکووک حکومە تاریخ کەرکووک وتەوابع حکومە تاریخ والضمیر ئەبینین ڕاستگۆیانە هەموو ئەو داتا و زانیارانی خزۆتە ڕووکە کوردستانێتی ئەم شارە ئەسەلمێنیە، هەموو ئەو بەڵگانە خاتە ڕووکە چۆن ڕژێمەیەک لە دوایەکانی عێراق لە دامەزرانی دەوڵەتی عێراق و تاکو و ئەمڕۆژ هەوڵە دەن ناسنامەی کوردستانی لە کەرکووک لابدەن و بیکەنە بە شارێکی تەواو عێراقیە. پرۆفیسۆر دکتۆر کەمال مەزهەر ساڵی 1930 لە گوندی ئاغزەلەری سەر بە شاری کەرکووک لەدایک بووە. لە بەغدا لە ساڵی 1959 کارناسی مێژووی وەرگرتووە و دواتر ڕووی لە یەکێتی سۆڤێت کردووە. لەوێش چەندین بڕوانامەی بەرزی بەدەستهێناوە. لە ماوەی ژیانیدا توانی گۆڕانکاریەکی و تۆ و ڕاستکردنەوە بۆ نووسینی زۆرێک لە مێژوونووسانی پێش خۆی بکات و زانیاری ئاڵتونی بخاتە سەر پەڕەکانی مێژوو. 16 سێی 2021 لە تەمەنی 84 ساڵیدا لە وڵاتی ئەڵمانیا بەهۆی نەخۆشی درێژخایەنەوە کۆچی دوایی کرد و تەرمەکەی گەڕێنرایەوە هەرێمی کوردستان و لە گردی سەیوان بە خاک سپێردرا. بەڵام بەرهەمەکانی بۆ ئێستا و داهاتووش بە زیندوی دەمێننەوە. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.